وأوەی کە وەزارەتی تەختیتی عێراقی فێدراڵ ئەو راپۆرتێک کە پێشکەش کردبوو لە راپۆرتەکەدا هاتبوو کە ئیستیحقاقی هەرێمی کوردستان 14 و بەڕێز وەزیری دارایی دکتۆر فواد حسێن و ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کار لەسەر ئەوە دەکەین بۆ ئەوەی بڕەبوجە و بەشەبوجەی هەرێمی کوردستان بگەڕێتەوە دۆخی جارانی خۆی کە 17 لێژنەیەکمان پێکەینە ئەو لێژنەیە لە نوێنەری حکوومەتی عێراقی فیدراڵ تێدا بەشدارە لەگەڵ لێژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کار لەسەر ئەوە دەکەن هەموو شارەکانی عێراق بە تەوازون بەشەبوجەی خۆیان وەربگرن. بۆ نمونە شاری نینەوە سەدایەکیان لە بۆ دانایە بۆ ژێرخانی مووسڵ خۆمان دەزانین پاش شەڕی داعش وێران بۆچی بەسەر هاتیە بۆ ئەعماری مووسڵ سەدایەکیان دانایە شاری بەسڕا هەروەتر شاری ئەمبار هەروەتر بۆیە ئەو پرۆژە بودجەیە کە بەدەستمان گەیشت بوو متەساوی نەبوو یەکسانی تێدا نەبوو بۆیە کاری لەسەر دەکەین کە بەشە بودجەی هەرێمی کوردستان لە 14 12 بەرز بکرێتەوە بۆ 17